دوای ئەوەی لە شەوی ڕابردوو لەلایەن ژووری هەواڵ ئاگادارکراینەوە کە زیاتر لە تیمێک ئەمڕۆ ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن، ئێمە هەر شەوی ڕابردوو سەردانی ناو بازاڕ و بەردەرکی سەرا و بەردەم باخی گشتی و بەردەم پەروەردەی ڕۆژاوا کرد، بینیمان کە ژمارەیەکی زۆر هێزی ئەمنی جێگیر کراون و دوای ئەوەی کە ئەمڕۆ چوینەوە بە هەمان شێوە ئەو هێزە هەبوون و ژمارەشیان زیاتر کرابوو، دوای ئەوەی کە ئێمە وەکو تیمی پەیام بە ئەرکی خۆمان هەستاین ئەویش بە ڕووماڵکردنی ئەو ڕووداوە کە بڕیار بوو مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی خۆپیشاندانێک ئەنجام بدەن، بەڵام بەداخەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگری کرا لە تیمەکانی ڕاگەیاندن و لەو چوارچێوەشدا تیمی پەیام و ئەوە بوو لەلایەن هێزێکەوە دەستگیرکراین و دوای چەندین سەعات لە دەست بەسەرکردنمان ئازاد کراین و ئەوەی جێگەی تێبینیە کە تەواوی ئەو کەلوپەلە ڕۆژنامەوانیمان لەو کاتەدا دەستی بەسەرداگیرا و لە پاشان تەواوی کەلوپەلەکانمان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕادەستکرایەوە.